مزگەوتی شێخی چۆلی لە شاری هەولێر یەکێک لە مزگەوتە ناسراوەکانی شار کە خەڵکی ناوچەکە زۆر پێی پابەندن. ناوی ئەم مزگەوتە دەگەڕێتەوە بۆ شێخێکی عارفی و شێوازی ئاینی کە کاریگەری گەورەی هەبووە لەسەر ژیانی ئاینی و کۆمەڵایەتی خەڵک. ئەم مزگەوتە شوێنێک بووە بۆ نوێژ و فێرکاری ئاینی و کۆبوونەوەی خەڵک لە بۆنە جیاوازیەکاندا. پیغمبر خوشوی صلی الله تعالی علیه و سلم فرموویەتی بني الإسلام على 50. ئاینی ئیسلام ئەو ئاینەی کەوا خوای تەبارەک و تەعالا لۆمنی ناردیە کە بڵای بکەمەوە لە ناو ئێوە بیناکرا دروست کرا لەسەر 5 شت. لەسەر 5 شت. طبعاً ئیسلام دینی هەموو پێغەمبەرەکان بووە. دینی هەموو پێغەمبەرەکان لە حەزرەتی ئادەمەوە تاوەکو حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم هەمووی ئیسلام بوو. کەلیمەی دینی ئیسلام بوو. منداڵی ئێرەمە منداڵی شێخ چۆلیمە وەختی خۆی شێخ چۆلی زمانێکی زۆر قەدیمە مزگەفتێکی قەدیمە خدا ئافریکا وەختی مەڵا جەعاد جەمالی برای عەزرە شۆڕان مامۆستا مەڵا عەلی یادی بەخێر بێ خدا ئافکاتن پاشێ مامۆستا مەڵا عیماد بێنە پێشی مەسەرەی ئێرە کوو بووە. ئێرە وەخت خۆی لە پێش دەرکەی باخچە هەبوو باخچە توور و زوڵقوانە ئێرە و مینارەیە ئەو دارە بەدەست خۆی شێخ چۆی چاندیتی مەڵا عرفان لێرە بوو وەخت خۆی عەبدوڕەزاقی ڕەحمەتی ئەوان هەمووی دێرە ئیش کاریان کردیە خزمەت ئێرەیان کردیە. بە برای خۆم برێم دادە خەسکۆ هەبوو شی و شتیان دەکرد دادە خەسکۆ بوو ئەو ژنە بوو بلە زەچێ بوو هەر جیرانی شێخ چۆلی بوونە ئەوانە شی و شتیان دەکرد لێرە. خاستان جێژنان بەڕاستی تامەکی خۆشیە بوو. هەولێریەکان هەموو خڕدەبنەوە لێرە شی و جێژنەیان دەبوو وەزعیان باش بوو بە سێل و مفرەتی شیویان دەبرد دۆڵمە هەبوو بریانیان دەکرد مەسە زۆر تامی خۆشی هەبوو شێخ چۆلی قەدیر. تامەکەی و مەسەر کابرا محتازەشی شیوە چی نییە قاپەشیوە بەسێت دایانگۆ فەرکە بخورێ بخۆن دۆڵمەیان دەکرد دادە خەسکەوەم ژنی زۆر کۆڵانەکانی پشتەوە ئی شێخ چۆلی خڕ دەبنەوە شەوان بە 20 ڕۆژ دەمالۆ جێژنەی شتیان خاوێن دەکردەوە پەلکی دۆڵمەیان دەردەینە. خێرەمەند بەڕاستی زۆر داهات ئێرە هەولێریەکان خێری زۆری نێرە بەڕاست لە عیوان و لە یارمەتی خوا خێریان بنووسی بەس بەداخەوە خزمەتیان هەیە نارێن نییە بە جێ هەولێرەکانیش با دیار وەشید جێ مەسەیان کاک محتەسەب خزمەتی وێرەکە باو باپیری لێرە بووە برای کاک محەممەدی مامی بابی هەر لێرە بووە لە تەیژ مەرقەدی بوونا مامونوس وەخت خۆی مجەور بوو مامونوس وەفاتی کرد دوای مام سلێمان هات خالی مەلا ئەمیری هاتە سەر مەرقەدی دانیشت. تەبان یەک لە مزگەفتە قەدیمەکانی شاری هەولێرە تاریخی دەگەڕێتەوە تقریبا 150 ساڵ ئەو مزگەفتە شێخ بەخۆی دروستی کردیە کە پێی دەنێ شێخی چۆلی چووکەوا لە چۆلی هات ئێرکوانە چۆل بووە پێشان ئیمالی حاجی ڕەشید ئاغای هەولێری بوونەوەنە هاتیە ئەو پارچە عاردی بە هەدیە داتیە شێخی چۆلی هەولێریەکان بەخۆیان ئەو بەدەستی خۆی ئەو مزگەفتەی دروست کردیە. تەبان شێخی چۆلی طریقەتی نەخشەبەندیە خەلیفەی شاع عوسمانی گەورەی شێخ سیراجەدینی تەویلەیی لەوێن دەرەی ئیرشادی وەرگرتی هاتە لێکوانە مزگەفتی کرد. هەروە پێکەوە وەڵداشی شێخ ئەبوبەکری شێخ مستەفای بابی شێخ مستەفای پێکەوەوان هاتینە لێرکوانە یەک لە باکووری هەولێری یەک لە باشووری هەولێر مەقسەد ئەو منتیقەی لێرکوانە بووە. تەبان شێخی چۆلی هەر لە منداڵی هەولێری یان لە ویلایەتی هەولێر لە قەڵای هەولێرداک بووە لە عایلەی دۆغرەمەچی لە عایلێکی بەناوبانگ متەدەین پێشان چوویتە کەن شێخ نوێردینی بیرفکانی پاشەوەی 4-5 ساڵ لەوێن دەرێ بووە شێخ نوێردین قودسی سڕ و پێگوتیە بابە نانی تو لێرکوانە نییە لێ بچێکن شێخ عوسمانی پاشەوەی چوویتەکن شێخ عوسمانی تەوێلەی لەوێن دەرەی ئیرشاد و تەریقەتی وەرگرتیە هاتە لێرکوان دەستی کردە بە تەریقەتی
بڵاوکردنەوە تەریقەتی نەقشەبەندی هەروە بەخۆشی ینی سەرپەرشتی ختمەکەی بووە. ئەوانەی لێکوانە تەبان دوسێ زاریانی ئەو قبرسانش پێشی ڕەتی ئەو ئاردێ مزگەفتەیە هەدیە دایتیانە شێخی سووری تەبان لە وەختی خۆی بەنسبەت ناخواردنی ئێرکوانە هەرقەری بەرقەدی لێکوان نانخورایە بەس پێشاوانە بۆ عالەمێکی گچکە بوو لەنگەریەکی گچکە بوو دەهات ئەسی ئەمن بەخۆمی منداڵ بتەوە ئەمن لە منداڵی و هەردێ بابیشم عیدی ئێرکانە و باپیرشمان عیدی شێخی چۆلیە. ئێستا بەس شتەکە پەرەی سانیە تقریبا ڕۆژەی لێرکوانە 120 کەس نانی دەخوا بێزگە لە عوائلی ئەو عوائلانی کە دێن بە منزەڵ دەبن هیچ فەرقیشی نیە مەقسەد کابرا هەولێری بی و کوردبی و تورکمان بی و عاربی و حتى برا مەسیحەکانش پێشان داهاتن لێکوان نانیان دەخوارد بە تەبەڕوک ئەشیایان دەبرد. بسم الله الرحمن الرحیم. سپاس و ستایش بۆ خودای گەورە و میهرەبان، درود و ڕەحمەت برژێ لە سەرجانی پاکی حەزرەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. بەخێر هاتنتان دەکەین لۆ ئەو بەرنامەیە کەوا لەسەر مەقام و مزگەوتی شێخی چۆلێ ڕەحمەتی خوای لێ بێ. ئەو مزگەوتە مزگەوتێکی گەورە و ناودارە لە پێش قەرنی بیستەمی کەوا میلادی واتە پێش 1900 دروست کرایە. هەر بە ئاوەدانی بووە هەتا ئێستاکەش هەر ئاوەدانە ئەلحەمدولیلا. ئەو مزگەوتە زاتێکی گەورە کەوا یەک لە ڕەمز و عەلەمەکانی هەولێر کە شێخ محەممەد چۆلیە. شێخ محەممەد بەخۆی ناوی محەممەدی کوڕی مستەفای کوڕی حاجی عومەر ئەربیلیە لە گەڕەکی تەکیە لە قەڵاتی بەرز و شکۆدار لەدایک بووە. ساڵی 1232 کۆچی 1232 کۆچی کە دەکا مقابلی بەرامبەر 1870 میلادی. ئەو زاتە لە ئەوەلی عمریەوە لە گەنجایەتیدا ڕووی لە ئاین بووە. چیتە بریفکانیش لۆ وەرگرتنی تەریقەت، بەڵام ئەخیری چیتەوە تەوێلەی خزمەت شێخ عوسمانی نەقشبەندی خەلیفەی مەولانە خالید قودیسە سڕه لە خزمەتەوی تەریقەتی نەقشبەندی وەرگرتیا. ئەو لەگەڵ شێخ ئەبوبەکر ئەو لە شاری هەولێر ئیتری شەو بووە لە خزمەت پێکەوە تەریقەتیان وەرگرتیە لە کوردستان پەرت و بڵاویان کردیە. ئەو دووزاتە کە هاتنەوە هەولێرێ شێخی چۆلی لەگەڵ شێخ ئەبوبەکر بە فەرمانی شێخ عوسمانی فەرمووی یەکتان لە ڕۆژ ئاوای هەولێرە دانیشن، یەشتان لە ڕۆژ هەڵاتی هەولێرە دانیشن. ئەوە بۆ شێخ ئەبوبەکر مزگەوتەکەی کە ئێستا مەشهورە بە شێخ مستەفا لە ڕۆژهەڵاتی هەولێر لەوێن دەرکەوا دانیشت تەریقەتی نەقشبەندی بڵاو کردەوە. شێخی چۆلیش ئەلەو شوێنەی کەوا دانیشت. پێشەوەی کەوا ئەو مزگەوتەی دروست بکاتەن ماوەیەک لە مزگەوتی دێرە بڕوشا و لە شوێنی تر دانیشت خزمەتی تەریقەتی دەکرد. دوایە کەپرێکی دروست کرد لەو شوێنی ئێستا کە ئەو مزگەوتەی لێیە دەهات لەو کەپرەی عیبادەت و تاعاتی دەکرد. چۆلەوانی بۆ ئەو شوێنە، ئەو شوێنە چۆلەوانی بۆ. زەویەکە ئیمالی وەیسی ئاغای یەک لە ئاغایەکان و مەلاکەکانی شاری هەولێر بووە. کاتێک کەوا ڕۆژێکیان دێتن لە بۆ بسم بن کەپرەکەی لەوێن دەلۆ خۆی تاعات و عیبادەتی دەکرد. هەتا دەجێڕنەوە چەند جار مامزیان دیتیە، حیوانی چیویان دیتە، ئاژەڵی چیویان دیتێ لە کنی بووە و بێ ئەوەی کالێ بتەسێ. کە بنەماڵەی وەیسی ئاغای گەنجەکانیان پیاوەکانیان کەرامەتێکی لێ دەبینن هەمیان دەبنە زۆربەیان دەبنە موریدی ئەو زاتە، ئاعتیقادیان پێ هەیە تەریقەتی لێ وەردەگرن، ئەوەتە ئەو زەوی دەدەنێ کە ئەو مزگەوتەی تێدا دروست دەکاتە. مێژووی دروستبوونی ئەم مزگەوتە دەگەڕێتەوە بۆ ساڵانی
1880کان واتە نزیکەی 150 ساڵ بەر لە ئێستا. ئەم مزگەوتە بنیاد نراوە لەلایەن شێخ محەممەد چۆلی. ناوچەی شێخی چۆلی لە مێژووی کۆنی هەولێردا شوێنێکی ئاینی و خانەقاهی بووە. دروستبوونی ئەم مزگەوتە وەک شوێنێکی فەرمی بۆ نوێژ و وانەی ئاینی کاریگەری زۆری هەبووە لەم کاتەدا. ناوی ئەم مزگەوتە بە شێخێکی ناسراوی ناوچەکە بەستراوە، ئەویش شێخی چۆلیە. ئەم مزگەوتە ناوەندی کۆبنەوەی خەڵک بووە بە تایبەتی لە ڕۆژانی هەینی و بۆنە ئاینەکاندا. ئێرە سەکۆکی بڵند هەبوو، سەکوو بوو، حتى ئێرە نیوەی سەکوو بوو، ئەوە بیرەکە بوو. سەکوو ئێرە جێی مەلای بوو، ئیمامی بوو، پشتەوەش حەوش و عین وەشەوەی بوو بڵند بوو. ئەوزە ڕەمەزانان دەهات زۆر خۆش بوو. ڕەمەزانان هاوین باە مەسە شفتیاندانەنا شتیاندانە زۆر شتێش خۆش بووی. ڕەمەزان مانە ئەسد دەکرد، ڕەمەزانش خۆشە. حالمدا لێرە فتاری دەکرد. ئێرەش وەختی خۆی ئێرەش دوو گورفەخانی هەبوو، دوو گورفە بوو، ژن و پیاوەک بوون. نازام گۆپالەکەی کەس کەچی لێدا و پێیان دەگۆ مامسەید نازام چ بوو وەختی خۆی قەدیم. قەنیشتەوی بابی عەبدوڕەزاق ماموەلی توکانێکی هەبوو گچکە لە دەرێ بوو، ئەوە قوڕ بوو. عەسیریان ڕایە پێشان عەسیریدار هەبوو قەدیم، دای بۆ کەسک و سۆرەکان نایلۆنەکان و ئەوانم لە بیرە بەڕاستی. زمانێکی زۆر خۆش بۆ وەختی مزگەوت شێخ چۆلی. ژن دەهات مەسەرە دەهاتن شیویان دەکرد، هێوارانیشان کە لێرە شیو دەکرێتن، فەقیر و فقەرا دەخواتن. معنە بێ فەرق، ئەوە زەنجینە ئەوە فەقیرە، فەرق نییە. ماری خوایە، ماری خوا و شێخ چۆلیە دەخورێ. خێراتی زۆر دێت ئێرە لە خوای بەزیاد بی. طبعاً داهاتی ئەو مزگەفتەی داهاتەکەی بەخۆی خێرخوازەکانی هەولێری و هەروە ڕۆژ بە ڕۆژ یانی ئەو شتە پەرەیساندی زیادی کردیە لێوکانە. دەوڵەمەندەکانی هەولێری مالی حاجی یەحیای بابرێ، مال شێخ بازی و هەولێری قەدیمەکان هەموو ئەوانە مساعدەی ئێرەیان کردیە. شێخیش بەخۆی داهات هەیە، ئەو داهاتانش ئێستا کە سەرف دەکەیت لە بۆ مزگەفتی. بێجگەلەوەی یعنی ئەو بیناش کە کرایە لێوکان لە قەدیمال قەدیم بخۆی چاتی بووە بینایەکە، بەس بەخۆی شێخ بەخۆی دروستی کردە. 4-5 گۆڕانکاری هاتە سەری، تۆزە خۆشتر بووە و خۆشتر بۆ ئێستاکە یعنی زۆر دڵکراوەیە و هەروە زۆر سوپاسی ئەمە وەزیری ئەوقافی دەکەن و ئەوانی مدیرەتی ئەوقاف و ئەوانی کاستان و خزمەتی ئێرە دەکەن و زۆر هاوکاریمان دەکەن، زۆر سوپاسیان دەکەین. تەبا مزگەفتەکە ئێستاکە گۆڕایە، زۆر خاوێن و باوێنتر بووە و دای من مراقبەی لەسەر و لە بۆ پاک و خاوێنی و پاک و خاوێنی شیوەکانش دێ کار کە شیو دەکەین لەکانم تقریبان ڕۆژەی ئێستاکە 7-8 چیلۆ برنجی لێدەنین، ڕۆژە گۆشتە و ڕۆژەک مریشکە. تابانە سڕی دەگەر عالم بە ئاوی لە دێن ئەشیای دەبن، هەروە دەبین جار بەزار ئەشیای دیکە دێ لە بۆ خێری و پاقڵاوەی شتی وایە ئەمە هەموو تەوزیع دەکەین. لێرکانە مەولود دەکرێت، ختمی نەقشبەندیش دەکرێت ڕۆژی دووشەم و پێنجشەمان. ئەو ختمە بە تەریقەتی نەقشەبەندی تەریقەتەکە بەخۆی قەلبیە، یعنی دادەشن ختمی دەکەن دەخین، پاشەوەی مەولود دەکرێت. ئەو مەولود دەخیندرا ئەلەن چکرێت تەوزیع دەکەن ئیعتیادی. بەێ ئەو مامۆستا ئاینیانە کە لێرکانە بوونە پێشان ئەوی بەبیرم دێ مامۆستا مەلا عەبدوڵڵا بوو، مەلا حەمەدەمین بوو یەکەمی مەلا، باپیری مەلا عیمادی، باوی باپیری مەلا عیمادی، دوای مەلا پاش مەلا حەمەدی مەلا عەبدوڵڵا بووە، پاش مەلا عەبدوڵڵای مەلا عەلی خوا عەفویکە ئەویش ئەمری خوای کردیە، پاشەی مەلاتا سەروەختەشی ئەویش خوتبەی دەدا مەلاتا ئی هەولێری تەوان، پاشەی مامۆستا مەلا عیمادین هەتا کوێستا دەست بەکارە لێرکانە. ئەو قەبرە تەوان شێخ بەخۆی زانای خۆی لێرە نێژرایە، کوڕەکەش لێتەی شێخ مستەفا، ئەوان دیکەش تەوان صاحبی عاردەکەی کە هەدیە کردە حاجی ڕەشید ئاغا لە تەنیشتێتی، دوو موریدی دیکە هەیە لەگە خێزانەکەی لەوێندەی لە قەبرێنە. قەدیمە ئەو قەبرانە زمانی شێخێ و لە ئاخیری ئەمە زۆر سوپاسی وەزیری خۆمان دەکەین. تەبان پشگیریمان دەکا وەزیری ئەوقاف و کاریبواری ئاینی بە خۆشی سەرپەرشتی یعنی متابعە لە بۆ ئەو شتانە و هەروە مدیر و جێگرەکانی من هەموو لەگەر لیزنەی ئێمە سەرپەرشتی و مزگەفتی دەکەی. بڵێ دوای ساڵانی 1990 بەهۆی گەشەی شار ئەم ناوچەیە فراوان دەبێت و نوێش خوێنان تێدا زیاد دەکات، بۆیە چاکسازی نوێکردنەوە لەم مزگەوتە ئەنجام درا.
بەڵام بە شێوازێکی سادە و پارێزراوی ئیسلامی. ئەم مزگەوتە ڕۆڵی کاریگەری هەبووە لە فێربوونی قورئان بۆ منداڵان و جێگایەکی ئارام و پەناگە بووە بۆ خەڵک. هەندێک جار چاڵاشی ئاینەکان سنووردار بوون، بەڵام نوێشکردن هەر بەردەوام بووە. ئێمە وەکو لێژنە لەسەر ڕاستپادەی جەنابی وەزیری ئەوقاف کاروباری ئاینی کە لێژنەیەک پێکات لۆ سەرپەرشتکردنی مزگەوتی شێخی چۆلی ئەو ملکانێک کە هەیتی تون و ڕێخستنی مزگەوتەکە و کە ڕۆژانە خواردن دەدرێتە خەرچی لێرە و ئەو مزگەوتە داهاتی هەیە ئەو داهاتە لە خواردن لە چ سرف دەکەینەوە لە بۆ فەقیر و فوقەراتان سرف دەکەینەوە کە ئەوە ئافرەتانش ئەو نەفەرانی لێرە کە ئیش دەکەن لەسەر داهاتی شێخی چۆلی ڕاتیبی وەردەگرن. 5 ئافرەتمان هەیە کە لەسەر داهاتی شێخی چۆلی ڕاتبیان وەردەگرن. ئەمە لە مزگەوتی شێخی چۆلی کە ئەو لێژنە پێکاتیە لەسەر ڕاستپات جەنابی وەزیر و بە ڕێوەبەری گشتی و ئەوقافی هەولێری زۆر سوپاسیان دەکەین کە هاوکارن لە بۆمان پاڵپشتیمانن کە لەو ڕێخستنەوەی مزگەوتەکە و خاوێنکردنەوە و چاکردنی و ڕێخستنەوەی خواردنەکان کە دەدێتە فەقیر و فقراتی ئەو هەندێک خواردن لە ڕێی خێرخوازەکاندا هاوکاری ئەو مزگەوتەی دەکرێتن و دەبی سوپاسی خێرخوازەکان بکەین بەڕاستی دەستیان خۆش بیتن و داهات شێخی چۆلی ممتەلەکاتی هەیە ئەملاکی هەیە مەسەرەن عادی زراعی هەیە بینای هەیە مولکی هەیە ئەو داهاتە دەستە باقی ڕقم حیسابی هەیە لەو ڕقم حیسابەی ئەو داهاتە لە مزگەوتی شێخی چۆلی سرف دەکرێتەوە خواردن دەکرێت ڕۆژانە کە خەڵکەکی زۆر لێرە خواردن دەخواتن هەر فەقیر و فقراتنە هەر چنەوەعی بێ دێری ئەمە لێرە خزمەتیان دەکەین وەکو لێژنەی ئەوقاف کە سەرپەرشتی مزگەوتی شێخی چۆلی دەکەین. ئەو بوو دەستی پێکرد بە دروستکردنی ئەو مزگەوتە تاوەکو لە ساڵی 1380 تەواوی کرد. ئەو مزگەوتە 301 ساڵی 1301 کۆچی کە دەکا بەرامبەر 1883 زاینی ئەو مزگەوتەی دروست کرد. ئەو کاتی کە دروستی کرد گەورەترین گومبەت کە لە هەولێر لەو مزگەوتەی بوو. گەورەترین گومبەت هەبوو مزگەوتی تر بەڵام گومبەتەکەی هەندە گەورە نەبوو. بەس حەڕەمی کەوا ئەوەلی دروست کرد لەگە ژوورێک لۆ خۆی لۆ مریدەکانی کەوا تێدا دادەنیشتن. بە مرۆری زەمن ئەو مزگەوتە پەرەی سەد گەورە کرا. هەندێک شوێنی تر بەبەر حەڕەمی مزگەوتێک کەوت و چەند ژووری تریکەوە لێ دروست کرایە. لەو ڕۆژێک کە دروستی کرد شێخی چۆلی تەبەن کەوا 7 ساڵ پاش دروستکردنی مزگەوت وەفاتی کرد لە ساڵی 1380 کۆچی کە دەکا بەرامبەر 1800 ساڵی 1380 کۆچی بەرامبەر 1890 زاینی کۆچی کرد لە ڕۆژی جوما شێخی چۆلی ڕەحمەتی خوای لێ بی. بەڵام کو لە سەردەمیوی ئاوەدان بوو تا وەکو ئێستاش هەر ئاوەدانە. ئێستاش مەراسیمی کەوا زۆشتی لێ دەکرێتن. یەک لەوان هەموو ڕۆژێک خواردن دابش دەکرێت لێرە چۆن لە سەردەمی شێخی چۆلی بەڵام ئەو وەختی 3 جەمە بوو بەڵام دوایە بۆ 2 جەمە ئێستا 1 جەمە نانی نێڕوانان دابش دەکرێت لێوکانە لە غەیری ڕەمەزان هەموو ڕۆژێکە تەنها ڕۆژی جومعان نەبیتە نان و شیوەکی منتەزەم ڕێک و پێک فەقیرێکی زۆر دێ لێرە دەخواتن و هەروە خەڵکانێکی تریشەیە بە مەنزەڵ دەبەنەوە ماڵ لەگە ماڵ و منداڵیان دەخۆن. نان و شیوەکی مەزبوط ڕێک و پێک نەکەوە لە کۆڵکردنەوەیەک بیتان لە سەردەمی شێخی چۆلی تاوەکو ئێستا شەر بەردەوامە ئەلحەمدولیلا. مەراسیمێکی تری هەیە کەوە ڕۆژی جەژنان جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان نانی بەیانیش لێرە دەکرێتن. ئەو نوێش خوێنانەی کەوا دێن لێرە نوێش دەکەن پارە نانێک دەخۆن چەند مڵاکێ شیو دەخۆن وەکو تەبەڕوک هەشە دەباتەوە ماڵەوە وەکو تەبەڕوک دەباتەوە ماڵەوە شیوێکی زۆر دەکرێتن ئەلحەمدولیلا. وەڵڵی قەبری ژۆرێ دەرێن ئەوە بەخۆی کوڕیتی
کچیتی خێزانیتی شێخ چۆلی کچی کوڕی خێزانیتی و هەم گوێ لێ بووە با من با خلاف نەبیتن بەخۆش ئەو دارزەیتونە لۆ مفرەتی بەخۆی چاندی تێودا شێخ عمری تقریبا 100 ساڵە ئێرەش قاعە بوو پێشان قاعە بوو قاعە چوەها نەبوو مەسە بە ئاخرێت تعمیری قاعەی تازمانە لێرە بوو تازمانە مەسەدا تێ ژۆرێ لێرەش تازمان وەخت خۆی قاعەش جێنەبا لێرە دایانەنا تاریخەکی بەڕاستی شێخ چۆلی قەدیمە تاریخەکی زۆر خۆشە دەستیان خۆشەوە منارێ بە ئاخرێک منارەکەیان کرد شتێکی جوانە مەڕەتەبە بەس دەمانەوێت هێشتا ئیمتیمان بێرە بدرێتەوە جێیەکە تاریخیە جێیەکی مەسەرە پیرۆزە ماڵی خۆی ئەم ماڵی خۆی پیرۆزە بەس ئەوە چێم بەخۆی ملکی خۆیتی بەخۆی لێرە ژیایە مەسەکو دەرێ عالم خاتی بێرە هەیە بێتە ئێرە لۆ زیارەت و لەوانە بەس خۆشە زۆر ئیمتیمان بێرە بدرێتەوە تاریخیەوە یەک لە مەراسیمەکانی ترکەوە مەولوت ئێستا هەموو ڕۆژی پێنجشەمان دوای نوێژی عەسر مەولود لێرکوانە دەکرێت و هەروەها لە ختمەی نەقشبەندی لێ دەکرێت و ئاویشی هەیە الحەمدوللا بیری هەیە بەینابین دەدرێتە کۆڵانێش لۆ چەند ماڵێک دەچیتن ئاوەکە خێر و خێرات و هەروەها خەڵکانێک هەیە موسڵمان هەیە حەیوان دەینی لێرە سەردەبڕی گۆشتەکەی تۆزیع دەکرێتن لەسەر فەقیر و فوقەڕا واتە مەراسیمی زۆرە ئەو مزگەوتە بە بەرەکەتە ئەلحەمدولیلا چی خاوەنەکەی لەبەر خاتی خوای دروستی کردیە لۆیش پێی گوترا شێخی چۆلی چی لەو چۆلەوانێ عیبادەت و تاعەتی کردیە لەبەر هەندێ پێی گوترا شێخی چۆلی شێخ محەممەدی بەخۆی ناوبوو هەروەها شێخە ڕوتەشی پێدەگوترێتەن لەنا هەولێر بە شێخە ڕوتەش مەشهورە لەبەرچی لەبەرەوەی جارێکیان فەقیرە کاتیا داوای جلچی لێ کردیە هیچی لەکن نەبووە ئەو جڵەی کەوا لەبەری بوو ئەو جڵەیدایە پۆشاکەیدایە لەبەری کرد ئەویش خۆی بە حەسیرێک داپۆش تاوەکو ناردی لە ماڵێ پۆشاکەیچیان بۆ هینا ئەو مزگەوتە چەند جار تعمیر کرایە بەڵام تعمیرێکی زۆر مهم لە ساڵی 1970 بەدەستی هەندێک خێرخواز یەک لەوە حاجی یاسین نەجار ڕەحمەتی خوای لێبی کەوا پێهەستان پێشتر سەقفەکەی لە قوڕ و جێچ بوو لەو تعمیرەی سەقفەکەی تێکدرا کرا چیمەنتۆی مسەلەح وەچی دەگۆترێتە وەروها لە دیوارەکانیش جوان کرا و ڕێککرا بەڵام لە پاش حکوومەتی خۆمان حکوومەت یاریمی کوردستان بە دوو مەرحەلە زۆر تعمیرێکی باش کرا سێ مەرحەلە ئاخر مەرحەلە کەوە دیوارەکانی هەمووی کرا یەک پارچە کەرپوچی لێدرا پێشتر هەندێکی کاشی بوو هەندێکی لەبغ بوو هەندێکی سپی بوو ناشیرنیەکی پێوە دیار بوو بەڵام ئێستا ئەلحەمدوللا هەمووی کرایتە کەرپوچەک دیمەنێکی جوان کەوا پێشان دەداتە حوشەکەش هەمووی خاوێن کراوە و خزمەتیش ئێستاش دەکرێتن لەو مزگەوتەی ئەلحەمدولیلا بەردەوامە ناوی هەیە ناوێکی زۆر بەرزی هەیە لە کوردستان مزگەوتی شێخی چۆلی بوویتە نیشانەی شاری هەولێر لێ زۆر زادەگۆترێتن قەڵا و مینارە و شێخی چۆلی بوویتە ڕەمزێک لە بۆ شاری هەولێر دوای ڕاپەڕینی ساڵی 1991 چاڵاشی ئاینەکان بە شێوەیەکی ڕوونتر بەردەوام بوون وانەی ئاینی و خوتبەی فێرکاری و یارمەتی هەژاران بە شێوەیەکی فراوانتر ئەنجام دەدرێ بۆیە لە ئێستادا ئەم مزگەوتە یەکێکە لە نیشانەی ئاینی و کۆمەڵایەتی ناسراوەکانی شاری هەولێر یەکێک لە گرنگترین بەشەکانی ئەم مزگەوتەش منارەی شێخی چۆلیە کە مێژوێکی زۆر کۆنی هەیە تەنانەت هەندێک بۆچوون هەیە کە
کە دەڵێن منارەکە لە مزگەوتەکە کۆنترە. هەموو بەس جمعان لێرە خواردنەکە نییە، بەس فقط جمعان نییە، دەنە ڕۆژەکان کە هەموو خواردن دەکرێت. جەماعەتی ئەو قافی شاتینە بەڕاستی زیاتر ئیتیمام دەدەن، بەڕاستی خواردنێکی بە پاچی دەدەن ئەو فەقیر و هەژارانە. بەسەوەشی مۆزەفی ئەو قافیاتی دەستخۆشیان لێ دەکەین، هاتینە یارمەتی مزگەفتی دەدەن، خواردنێکی باشی دروست دەکەن. فەرموو ئەوە قاعەل و فەقیر و هەژاران کرایتەوە پێشە بەڕاستی و هانەبوو، هەتە جەماعەتی ئەو قافی نەهاتبوون. وەشی لێرە خواردنیان دەنێ احترام بەشەر مافی هەیە، ئەتو خێرەکەی دەکەی دەبی لەناو قاپەکی جوانە جێی لۆدانێ کابرا فەقیرە با بخوا ناوا بن لە من دیوارە بەزەکە الحەمدوللا دەستخۆشی لە کاک محەممەدی دەکەن ڕێز دەستنەی ئەو قافیە. کاک محتەسەما جەماعەتی کارمەندەکانی ئێرە دەستخۆشیان لێ دەکەن کە فەرموو قاحیان کردەوە بە کورسی بە مڕەتەبی خواردن وەشوو مەتعامیستە پێش فەقیرەکەی ئەوە دری خۆش دەبی خوای گەورەش کەیفی دێ هەرەوە سوپاسیان دەکەن. بەس جمعان لێرە خواردن نییە، فقط ڕۆژەکان کە خواردن هەموو هەبووە، بەس جمعان لێرە نییە. خواردن ئەرزاق هاتیە درایتە فەقیر و هەژارە، گۆشت پێشەمان دەدراتەوە فەقیر بەزان کە نازانم دەدرێتە پێشەمان گۆشت دادۆ فەقیری وەریان دەگرت، بەزان کە من نازانم کە وەردەگرن وەرناگرنەوەی ناتام قەرار بدەم. بەس وەڵی دەستیان خۆش بووەکەی جەماعەتی ئەو قافیاتینە کاک محەممەدوان لێرە نزنە محتەسەموانن ئەوانە الحەق خواردنێکی باش دروست بە پیاوەیە شەخصێ بە مەنزە دەباتەوە، هەیە فەقیرە ماری دوورە بە مەنزە دەباتەوە. شێخی چۆلی کەسێکی متەسەوف بوو، شێخ بوو. لە تەسەوف قەومیەت نییە برایانی مسلمان. شێخی چۆلی ڕاستە بە تووچیش قسەی کردیە، بەڵام کە دەگوتێ دۆغرەمەچینە، دۆغرەمەچیش عەشیرەتی جافن، بەڵام فەرق و جیاوازی نەکرایە. موریدەکانی شێخی چۆلی کورد بوون، عەرەبی تێدا بوو و تورکمانیشی تێدا بوو و ئەو زاتە موبارەکە لە ژیانی خۆشیدا حەجی نەکردیە چونچی ئیمکانیەتەکەی وانەبوو مادیەن بتوانی حەج بکاتە. مولکەکی زۆری لەبەردەست بوو، بەڵام مسلمان ئەو مولکەی دایتێ لۆ ئەوەی تاوەکو لە بەروبوومی ئەو مولکانە ببەخشیتەوە مسلمانان. ئەخر ئەو نانوشیوە بەگەمە ناکرێتن. لۆیە شێخی چۆلی خۆی وەکو وەچیل دەزانی لەسەر ئەو مولکانی کەوا هەیبوو لە ژێردەستی بوو بەروبوومەکەی چ لە کرێخان و یان بەروبوومی زەویەکان دەیدا فەقیر و هەژاران. هەزار ڕەحمەت لە گۆڕی شێخی چۆلی و هەزار ڕەحمەتیش لەو کەسانی کەوا دێن ئەو مزگەوتیان ئاوەدان کردیتەوە چ بە خزمەتکردن یاخود بە نوێژ و تاعەت. الله أكبر. السلام عليكم لە ڕووی دیزاین ئەم مزگەوتە شێوازێکی کۆنی هەیە و سەقفێکی بەرز و میحرابێکی سادە و جێگایەکی دیار و پیرۆزە لای خەڵکی شاری هەولێر. ذاتی شێخی چۆلی کە وەختی وەفاتی کرد لەو ژوورێک کە لێدا دەنیشت لەوێندە شاردراوە، هەر لە ژوورەکەی خۆی شاردراوە. کوڕەکی لە دوو بەجێما بەخۆی لە ژیانی خۆیدا 3000 هاوسەرگیری کردیە. یەک لە خێزانەکانی پێشە خۆی وەفات دەکات لە قبرستانی گشتیە، بەڵام دوو خێزانی دەبنی لە دوای خۆی لەگە کوڕک شێخ مستەفای ناو بووە.
ئەو کوڕەش هاوسەرگیری کرد بەڵام منداڵی نەبوو. لۆیە ئەویش چەند ساڵێکی کەم دوای بابی وەفات دەکا، ئەوش لە تەنیش بابی دەشێردرێتەوە. ئێستا یەک قەفەس دوو قەبری تێدایە، قەبری شێخی چۆلی و لەگە قەبری کوڕەکەی. دوو قەبری تر هەیە لە پێشیان، ئەوە هەردوو خێزانی شێخی چۆلینە. قەبرێکی تر لە تەنیشتا ئیڕەشیداغایە کە دەکا کوڕی وەیسیاغای. سێ قەبری تر پێشێ بچێ مەرقەت عەلیاغا و خدراغا، هەردوو کوڕانی وەیسیاغای کە موریدی شێخی چۆلی بوون. لەگەڵ خەلیفە ئیلیاس یەکەم خەلیفەی شێخی چۆلی ئەلەوێندە شاردراینەوە. پاشەوەی کە ئەو ژوورە شێخی چۆلی لێ شاردراوە، ژوورێکی تر لە تەنیشتی دروست کرا کە پێی دەگوترێ ژووری شێخ مستەفا، کوڕەکەی شێخ مستەفا لەوێ دادەنیشت. لە دوینە کاتی لە ژیاندا بوو شێخی چۆلی پارچە زەویەکی کردە وەقف لۆ ئەوەی قەب مسلمانان قەب مردی خۆیان لێ بشێنەوە. ئەوی تری دەچاند، ئەوی تر گەنمی لێ دەچاند لۆ بۆ مەسەلەی نان و مەسروفاتی مزگەوت لەگەر ناندانەکەی. لە پاشەوەی کە ئەو وەفاتی کرد، عینی ئەو زەویەش ئەوەی کەوا شتی لێ دەچاندرا ئەویش کرا قەبرستان، کەواتە قەبرستانی شێخی چۆلی لە ئەساسدا لە دوو پارچە پێکاتیا. ئێستا دیوارەکەیە لە ناوەندی مزگەوت کە دەچی لە بۆ قەبرستانێ، دیوارەکەیە ئەو دیوارە لە دیواری مزگەوت لەگەڵ ئەو دیوارە ئەوە لە سەردەمی شێخی چۆلی بوو، وەک قەبرستان بوو. بەڵام لە پاشەنجینێ ئاردەکەی پاشەنجینێش کەوا کرا وەقف لە بۆ مزگەوتێ، مسلمانان مردی خۆیان لێرە دەشاردەوە. زۆر کەسی ناوداری لێ شاردرایتەوە لەو قەبرستانە گۆڕستانەی. داوا دەکەم خزمەتێکی باشی ئەو شوێنە بکرێتە مزگەوت شێخی چۆلی. ئەلحەمدوللا خزمەت دەکرێت. ئەو مزگەوتەوەچی دەگوتێ خوا ساحێبە، بەڵام لەبەر ئەوەی چووکی شێخی چۆلی خزمەتێکی بێپایەنی دینی خوای کردیە، تاعەت و عیبادەتێکی بە ئیخلاسی کردیە، لێ خوش پارێزگاری هەر لێ دەکاتە. سەیرە کەوا وەکو کەسێک لە پشتی نەمابی ئەوها ئاوەدانیش بیتن مزگەوت. گوتمان لە غەیری ڕەمەزان 6 ڕۆژ خواردن دەدرێ، خواردنەکی ڕێک و پێک کە ئێستا لوتنەیەک سەرپەرشتی دەکا سەر بە مەکتەبی وەزیری ئەوقافە، و لە ڕەمەزانان جومعانیش تەوزیع دەکرێتە، خواردنەکی مەزبوط کەوا تەوزیع دەکرێت. داوا دەکەم هەر بەردەوام بی. خەڵکانێک کە دەیانوێ خێر بکەن دەتوان بین لێکانە بەبێ شک و گومان دەدێتە فەقیر و هەژاران، دەدێتە فەقیر و هەژاران، خێرەکان جێ خۆی دەگریتن ئینشاءالله. وەروها داوا دەکەم ئاوەدان بیتن بە تاعەت و عیبادەت، بە نوێژ و بە نوێژکردن تێدا، و لە خوای مەزن دەپاڕێمەوە ئەو مزگەوتە و شاری هەولێر و کوردستانمان پارێزراو بیتن ئینشاءالله بە خاک و بە خەڵکەکەی، و هەر لە خۆشی و شادی و سەعادەت و کامەرانی بن ئینشاءالله. والسلام عليكم ورحمة الله وبركاته.